چیرۆکی کوردەکانی کوێیت سەرەتاکەی خۆش و کۆتاییەکەشی دابڕان. بەر لە نزیکەی 70 ساڵ ژمارەیەک خێزانی کورد لە کوردستانی گەورە بەگشتی و باشووری کوردستان بە تایبەتی بۆ دۆزینەوەی هەلی کار و گەیشتن بە ژیانێکی نوێ ڕوویان لە کوێیت کرد کە هاوکات بوو لەگەڵ دەرهێنانی نەوت لەو وڵاتە لە ساڵی 1946دا. لەوێ هەر کوردێک و کارێکی بۆ بژێوی ژیانی هەڵبژاردووەک هێزە چەکدارەکان کە تیایدا هەندێکیان پلەی باڵای سەربازیان بەدەستێنە لەگەڵ کارکردن لە بواری بازرگانی و بانکەکان و دامەزراوە حکومیەکان. هەندێک لە ژنانی کوردیش لە نەخۆشخانەکان کاریان دەکرد. جگەلەوە چەند خێزانێکی بەڕەچەڵک کورد تا ئێستا لە ناو حکوومەت و دامەزراوەکانی کوێیدا لە کۆمەڵێک پۆستی باڵادا کار دەکەن، وەک خێزانی سەید عومەری کوردی کە بەڕەچەڵک سەر بەناوچەی ئیزمیر لە باکووری کوردستان و لە کۆمەڵێک پۆستی حکومی ئەو وڵاتەدا کار دەکەن. هەروەها خێزانی نووری کوردی کە بەڕەچەڵک خەڵکی باشووری کوردستان. لە ئێستادا یەکێک لە ئەندامانی خێزانەکەی وەزیرە لە حکوومەتی وڵاتە. خێزانی فازڵیش کە یەکێکی دیکەی لە خێزانە کوردەکان باوکو و کوڕێکیان ئەندام پەرلەمانی کوێیت بوو، بەڵام بەر لە چەند ساڵێک باوکەکە کۆچی دوایی کرد. عەبدولحسێن ڕەزا ئەکتەری بەناوبانگی کۆمیدی کوێیت کە بەر لە 2 ساڵ کۆچی دوایی کرد، ئەویش بەڕەچەڵک کوردی ڕۆژهەڵاتی کوردستان، بەڵام پشکی شێری کوردەکانی کوێیت خەڵکی باشووری کوردستان. فەیزەی تاماز ئەڵڵای ڕەحمە عەبەی حەمە بۆیلەر چون بۆ بەحرەین لە بەحرەین لە دەریا لایەندا کوێیت. لایەندا کوێیت کۆیتیەکان گوتیان بۆ نالێرە دانیشن، دارێ فڕە بن معنازەی دارەکە بە 2 ڕوپیە عەرض یعنی زەوی. ئیتر لەوێ مانەوە دوایی هاتنەوە خەبەریاندا بەم عەشرەتە وتیان وەڵا لە کۆیدا ئیش و کار زۆرە و شەریکات زۆرە بێن بۆیە. کورتبوورەکەی عەشیرەیەکە چۆن ئەڵێ کەڵوڕ ئەڵێ جاف گەڵاڵی لازانم کێ ڕۆغزایی عەشیرەیەکە. بۆرێکیەکانی کوێیت بەشێکن لەو کوردانە کە لە قەرەداغ و زڕگوێز و سیاڕوش لە سەردەمی دەسەڵاتی پاشایەتیدا لە عێراقەوە ڕوویان لە کوێیت کردبوو. کوردەکان لەو وڵاتە ڕێزیان لێدەگیرێت. تەنانەت لە ناوچەی نوقڕە حەولی شوێنێک بە ناوی کوردەوە ناونراوە بە ناوی دەوار الکورد. زۆربەی کوردەکانی کوێیت حەزیان کردووە لە ناو خۆیاندا هاوسەرگیری بکەن، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێک لە ژن و پیاوی کوردەکانی کوێیت لەگەڵ خەڵکی ڕەسەنی ئەو وڵاتە هاوسەرگیریان کردووە. بەڵام ئەو ژیانە ئاسوودەیە بۆ زۆربەی کوردەکانی کوێیت درێژەی نەکێشن، چونکە لە دوای داگیرکردنی کوێیت لە ساڵی 1990دا لەلایەن عێراقەوە ئەوانیش وەک دانیشتوانی ڕەسەنی ئەو وڵاتە دووچاری نەهامەتی بوون. کاتێکە ساڵی 1991دا ئازاد کرا، حکوومەتی کوێیت گەڕایەوە و یەکەم بڕیاری ئەوە بوو کە نابێت هەڵگری ڕەگەزنامەی یەمەنی و سوودانی و فەڵەستینی و عێراقی لە کوێیت بمێنەوە. حکوومەتی کوێیت بە دیاریکراوی مەبەستی کورد نەبوو، بەڵکو مەبەستی هەموو ئەوانە بوو کە هەڵگری ڕەگەزنامە و پاسپۆرتی عێراقی بوو. هەر بۆیە زۆربەی کوردەکان ناچار بوون ڕوو لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بکەن. سەبووە من نیشتماغان کوردستان، بەڵام لەکێنە لە دایکویت لە کوێیتە لەیسە لێرەی ژاژیم نەژیاوم لە کوردستان، هەر لە کوێ ژیاوم ویستە لێرە، بەڵام دڵم بە کوێتی شەکرێتەوە بڕۆمەوە چونکە لەولا لە دایکومە. بەڵام پێم خۆشە زۆر نەو کوردستانیش ئازاد بێت، دەوڵەت بێ بۆ بتوانین تر ڕەسەنی کوردستانیمان پێ بێ. ئیتر لەو کاتەوە ئیتر ئەفتیخارەکە نێمە کە ڕەسەنی کوردیمان پێ و تەواو ئیتر ناکەفینە بەشی ئەم و بەشی ئەو و بەشی ئەو، یا کوێیتین ولا عێراقین ولا لەندەنین، ئینجاوینە کوردستانی. وەکو یەکێک لە کوردەکانی کوێیت کە ئێستا لە ئەوروپایە دەڵێت بۆیە گەڕانەوەیان بۆ عێراق هەڵنەبژارد، چونکە ترسیان هەبوو لەوەی لە عێراق دەستگیر بکرێن و ڕوبەڕووی مەرگ ببنەوە. زۆربەی ئەو کوردانە لەگەڵ ئەوەی خۆیان بە کوێیتی دادەنێن، بەڵام بۆ کوردستان هاوسۆزن و پێیان وایە کوردستان زێدی باب و باپیرانیانەوە، هیوایان هەیە ڕۆژێک بێت سەربەخۆ بێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا ژمارەیەک کورد لە کوێیت ماون کە خاوەن ڕەگەزنامەی ئەو وڵاتە. هەرچی ئەوانش کە لە هەندەرانن زۆر جار لە گەشتەکانیاندا سەردانی کوێیت ئەو وڵاتەی تیایدا لەدایک بوون دەکەن، چونکە بەشی زۆری یادگاریەکانی ژیانیان هەر لەوێیە.